لەم بارودۆخە ناجێگیرە سیاسیەدا کە ڕووداوەکان خێرا ڕوودەدەن ڕاستەوخۆش کاریگەری لەسەر دەرونی تاک و کۆمەڵگە بەجێ دەیاڵن بە تایبەت پەیامی ژمارەیەک میدیا و ڕاگەیاندنەکان زیاتر خەڵکیان ترساندووە و باوەڵی ناڕاست خەڵک چاواشە دەکەن. مثلەن بەوەی کە دێت ئەبێ بزانێت لەگەڵ چیا قسە و باسەکە لێ دوان وەرەگرێ مەسەلەن شۆڤۆکاریەکە لەسەر مەسائلەکان هەرچەندە زۆر جار ئێمە کە ئەمڕۆ کەوتونیتە ناو بوقعی جوگرافی شەڕەکەوە وڵاتێک یا با بڵێن سیستەمێکی یەکلاکەرەوە نین بۆ شەڕەکەی بینی ئێران و ئیسرائیل. ئێمە مەسەلەن هەندێک جار ئەو خەڵک وەزعێکی تەوەتوری هەیە سەرباری جەوە سیاسی و اقتصادیەکەی ناو هەرێمی کوردستان کە کاریگەریشی خراپی داناوە لەسەر گوزەرانی خەڵک ئەمەش تاسی دەکاتە لەسەر حاڵەتی دەرونی شەڕی ئێران ئیسرائیلیش بەشێکی ترە لەوانەی کە خەڵک تووشی قەلەقی بووە. کۆمەڵناسێک دەڵێت پێویستە لەم کاتاندا ڕاگەیاندنەکان باستیاری مامەڵە بکەن و پیشەیانە هەواڵی ڕاست بگەێنن خۆیان بە دوور بگرن لە شێواندنی زیاتری دەرونی خەڵک کە لە ئێستاشدا بەدەیان قەیران و ئەوکات شەڕی ئێران و ئیسرائیل گیرۆدەیە بۆیە ئەرکی ڕاگەیاندنەکانەوەیە خەڵکی زیاتر ئارام بکەنەوە ناک بە پێچەوانەوە. بۆیە زۆر گرنگە ڕاگەیاندنەکان ئەو چیرۆکانەی کە گرنگ نین ئەو ڕووداوانەی کە بەتایبەت پەیوەندی بە کوشتنەوە هەیە پەیوەندی بە قەیران و هەیە پەیوەندی بە هەر بارودۆخە نەخوازراوەکانی دوور لە ئێمە هەیە وا پیشانینەیە کە لە ماڵەکان ئێمە ڕوویانیاوە بۆ نمونە لە پاریس شتێک ڕوویە ئیستا لە سۆشیال میدیا لە کۆمەڵە تیڤیەوە پیشانەیە کە لە ژووری میوانی تو ڕوویەوە بەتایبەت لەم شەڕی دوایە کە ئێران و ئیسرائیل ڕاستە بمانەوە نەمانەوەی کاریگەری ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆیە لەسەر ئێمە بەڵام ئایا چێن ئەوانەی کە ئەمە گوازنەوە چه هەواڵێکی پێویستە بیگوازنەوە وەچی پێویستە نەیگوازنەوە وەچی پێویستە قسە لەسەر ئەمە بکات. کۆمەڵی کەناڵی زۆر دروست بوون بە تایبەتی هەندێک کەناڵیش ئەتوانم بڵێم وەکووتم کەناڵی فێکن و ڕێی سۆشیال میدیاوە بوونە هۆی ئەوەی کە کۆمەڵێک هەواڵی ناڕاست بڵاو بکەنەوە باری دەرونی خەڵکوا لێکن کە سەرەڕای هەموو کێشەکان بە تایبەتی خراپتریش بن. پێشات و ڕووداوەکان لە ناوچەکە خێران ڕۆژنامەنووسان دەڵێن پێویستە ڕاگەیاندنەکان بەرپرسیارانە مامەڵە بکەن و دەرونی تاک زیاتر نەشێوێنن. لەلایەکی دیکەوە سۆشیال میدیا ڕۆڵێکی نەرێنی دەبینێت و دەیان هەواڵی ناڕاست بڵاو دەکرێتەوە و ئەوەش تاک زیاتر تووشی شڵەژانی دەرونی دەکات. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.